بەهادی نووری لە فەقیەتیەوە بۆ شووعیەت لە دامێنی شاخە سەرکەشەکانی قەرەداغ لە گوندی تەکیە لە ناو باوەشی خێزانێکی ئاینی لە 11 دوای 1920 منداڵێک لەدایک بوو. باوکی ناوینا بەهادین کە ئێستا وەک کەسایەتێکی دیاری سیاسی ناسراوە، ئەویش بەهادین نووریە. مەلا نووری بابەعەلی کە باوکی بەهادینە بەبوونی یەکەم کوڕی لە خێزانەکە زۆر دڵخۆش بووە و چاوەڕێی ئەوەی لێ کردووە ئەویش وەکو خۆی و باو باپیری ببێتە مامۆستایەکی ئاینی. بۆیە زوو کوڕەکەی کە هێشتا منداڵ بووە ناردووەتە حوجرەی فەقیەتی. لە فەقیەتیەوە بۆ شووعیەت بەهادی نووری بە پێچەوانەی خواستی باوکی لە بەهاری ساڵی 1946 کە ئەو کات تەمەنی 19 ساڵان بووە پەیوەندی بە ڕیزەکانی حیزبی شووعی عێراقیەوە کردووە. ئەمەش ڕێک پێچەوانەی خواستی باوکی، دواتر نەک هەر خۆی بۆتە شووعی و پەیوەندی پێوە کردوون، تەنانەت زۆربەی خوشک و براو کەسوکاریشی لە ڕێگەی ئەوە چوونەتە ناو حیزبی شووعی و بیرروباوەڕی شووعیەتیان کردووەتە قیبلەنمای خۆیان. بەهادی نووری و خۆپیشاندان. بەهادی نووری هەر لە سەرەتای لاوێتیەوە بووە بە ناوێکی دیار لە ناو حیزبی شووعی، دواتر وەک کەسایەتێکی سیاسی لەسەر ئاستی کوردستان و عێراق و جیهان بەزوویی ناسراوە. لە شارەکانی ناوەڕاست و بەغدای پایتەختی عێراقیش سەرپەرشتی ڕێخستنی هەزارەها ئەندامی شووعی کردووە و چەندین جاریش ئامادەسازی بۆ خۆپیشاندانی گەورە کردووە. ئەو لاوە یاخیە بەهۆی ئەوەی لە سەرەتای منداڵی لای باوکی وانەی ئاینی خوێندووە بەزوویی فێری عەرەبیکی باش بووە و ئەوەش وای کردووە بتوانێت بیری شووعیەت بڵاو بکاتەوە. حیزبی شووعی پارتێکی سەرتاسەری عێراقیە و بەهێزترین پارتی ئۆپۆزیسیۆنی سەردەمی خۆی بووە. پاش لە سێدارەدانی سکرتێر و کەسایەتیە سەرکردەکانی حیزبی شووعی، فەهد و هاوڕێکانی، هەروەها دوای ڕاپەڕینی کانون و دروستبوونی دۆخی دژوار لە عێراق، بەهادی نووری لە دەرەوەی کۆنگرە و پاش 3 ساڵ لە پەیوەندیکردن بە حیزبەکەوە لە تەمەنی 22 ساڵیدا بۆتە سکرتێری حیزبی شووعی کە بۆ ماوەی چەند ساڵێک وەک سکرتێری حیزب ماوەتەوە. بەهادی نووری لە ژیانی سیاسیدا چەندین جار دەستگیر کراوە و سزای توندی بۆ دەرچووە، بەڵام لە سزاکان ڕزگاری بووە و تا ئێستاش لە ژیاندایە. چەند جارێک سەردانی ڕووسیای کردووە، بەهۆیەوە فێری زمانی ڕووسی بووە. لە ساڵی 1952 بۆ یەکەمین جار لە تەمەنی 25 ساڵیە هاوسەرگیری کردووە لەگەڵ مادلین کە ژنێکی جوولەکەی شووعی بووە. حکوومەتی ئەو کاتەی عێراق مادلینی بە بیانووی ئەوەی بەڕەگە جوولەکە بووە ڕەگەزنامەی عێراقی لێ سندوتەوە و لە عێراق دەری کردووە. لەگەڵ مامۆستا بەهادی نووری تا ساڵی 1964 پەیوەندیان بەردەوام بووە و خاوەنی 2 کوڕ و کچێکن. بەهادی نووری دواتر لە ساڵی 1967 لەگەڵ عایدا یاسین کە ئەویش ئەندامی حیزب بووە و خەڵکی شاری بەسرا بووە هاوسەرگیری کردووە، لەویش کوڕێکی هەیە. بەڵام ژنی دووەمیشی لەگەڵ پۆلێک لە هاوڕێکانی تری لەلایەن ڕژەمی بەعسەوە دەستگیر کراون و دواتر بێسەر و شوێن کراوە و تەرمەکەشی نەبینیوەتەوە. لە ساڵی 1995 بۆ جاری سێم هاوسەرگیری کردوتەوە، ئەویش لەگەڵ ڕێزانخان کە تا ئێستاش پێکەون و لەویش کوڕ و کچێکی هەیە. بەتەمەنترین سیاسی کورد. بەهادی نووری بەهۆی ئەوەی ڕخنەی ئاڕاستی حیزبەکەی کردووە چەند جارێک سزای حیزبی دراوە و دوور خراوەتەوە، تا دوایین جار لە ساڵی 1984 بە فەرمی لە حیزبی شووعی کشاوەتەوە، لەگەڵ کۆمەڵێک لە پێشمەرگەکانی چوونەتە بەری قەرەداغ و تاکاتی ئەنفالەکان لەوێ ماونەتەوە. لە دوای ڕاپەڕینیش ساڵی 1993 لەگەڵ کۆمەڵێک لە هەڤاڵەکانی پارتێکی تری بە ناوی بزوتنەوەی دیموکراتی خوازان دامەزراندووە. بۆ ماوەی 10 ساڵ سکرتێری ئەو پارتەش بووە، دواتر دەستبەرداری ئەو پارتەش بووە. پاشان حیزبەکە لە ڕێگەی دادگاوە مۆڵەتی کارکردنی لێوەرگیراوەتەوە و هەڵوەشاوەتەوە. بەڵام دوورکەوتنەوەی لە کاری حیزبایەتی بە مانای دوورکەوتنەوە لە کاری سیاسی نایەت. نەبوونی حیزب و هەڵکشانی تەمەن
ڕێگری لە مامۆستا بەهادین ناکەن. بۆیە لە ڕێگەی نووسین و چاودێریکردنی ڕەوشی گشتی و بارودۆخی سیاسی سەرباری خراپی باری تەندروستی بەڵام بەردەوام بووە و تا ئێستا دەنووسێت و دەخوێنێتەوە. ئەو بەو تەمەنەوە ڕۆژانە وەرزش ئەکات و گوێ لە هەواڵەکان ئەکرێت. بەوەش دەتوانی وەک بەتەمەنترین سیاسی کورد ناوی بێنیت. بەهادین نووری وەک نووسەر ئەو هەرچەنە وەک کەسایەتێکی سیاسی ناسراوە و زۆربەی نووسینەکانی سیاسین خاوەنی چەندین کتێب و توێژینەوە و هەزارەها وتارە. لەگەڵ ئەوەشدا خاوەنی کۆمەڵێک بەرهەمی ئەدەبیە. لە هەشتاکانە لە شیعرێکدا بۆ عایدەی هاوسەری نووسیوێتی سۆزی جودایی بەگیانی لەیلم ئەم شەو سەر لە نوێ ناسۆری سەختی دەروون هاتە سوێ ئەم شەو برینم دەکولێتەوە ئەشکی خوێنم ئەڕژێتەوە. مامۆستا بەهادین خاوەن کەسایەتێکی تایبەت و پیاوێکی بیرتیژی قسەخۆشە، نیشتیمان پەروەرێکی پاک و حەقبێژە و زۆربەی ڕووداوەکانی بەکات و ڕۆژەوە لەبیرە. هەتا ئێستا بۆ گێڕانەوەی ڕووداوەکان و کاتەکانی هەندێک لە نووسەران پرسیاری لێ ئەکەن. ژیانێکی ئاسایی ئەژی لە ماڵەکەی لە قەزازەکان لە یەکێک لە گەڕەکە دێرینەکانی سلەیمانی. زۆربەی کاتەکانی لە ژوورەکەی خۆی بە خوێندنەوە بەسەردەبات. لە ڕێگەی ئایپاتەکەیەوە بە دنیای دەرەوەی ژوورەکەیەوە وابەستەیە. تا ئێستا کاتێک میوانێکی خۆشەویستی سەردانی بکات پێکێک لەو شەرابە دەستکردەی خۆی پێشکەشەکات کە بەل لە 23 ساڵ بۆ ئاخرجار دروستی کردووە. نووسەرێکی تەمەن 93 ساڵە و بە گیانێکی گەنجانەی یاخیەوە دەنووسێت. بەردەوام ڕەخنە ئەگرێت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە پێگە ئەلکترۆنیەکان بابەتەکانی بە زمانی کوردی و عەرەبی بڵاوەکاتەوە. ئێستاشی لەگەڵا بێت چاوی لەوەیە لە کۆمەلگا چاکسازی ڕیشەی بکرێت و هانی گەنجانەیەت لە دەرەوەی پارتە کلاسیکەکان بزودنەوەیەکی چەپ و دیموکراتی خواست پێک بێن و ئەویش بەڕاوێژ و ئەزموونی خۆی هاوکاریان بکات. يوحد البشر